نگار احمدم و شێوەکارم لەگەڵ هاوڕێکەمە دەستمان بەکاری وێنەکێشان کردووە هەردووکمان ئەو خۆی وتمان کە خۆمان بەهێکەمان تایە با ئیشێکیش بکەین کە سوودێکی مادیمان پێ بگەێنێت و هەم بۆ خۆشمان باشترە ئیتر ئەو پێشنیاری وە من کرد کە ئەکاونتێک دابنین کە دەبێتەوە خەڵکان ئیشەکانمان ببین و داواکاریمان داواکاری هەبێت و وێنەکانیان دروست بکەین و ئێمەش بڕیارماندا و نزیکەی دوو مانگونی وە بێت ئێمە دەستمان ئەم کارە کردو الحەمدولillah زۆر باشی سەرکەوتووە. من هەر لە مناڵی خولەی وێنەکێشانەوە بۆ حەزم پێی بووە بە دیارە فلانکاتۆنەوە دانیشتوم و ینی وێنەم گرتووەتەوە و وێنەیم کێشاوە کە باشیش بووم ماڵەوە پشتگیرم بوون و هەموو پێداویستیەکانیان بۆ دابین کردوون منیش ئیهمالم نەکردو خەریک خاڵی خۆم پێیاوە گیاندمە بۆ هەموو شارەکان هەیە لە هەموو شارەکانەوە داواکاری کرێ بەڵام زۆربەی داواکاریەکانە لە شاری سلێمانیەوە وەکو بەشداریکردن لە هونەری شێوەکاری نا ئێمە ینی کچی ئافرەتی تریش هەیە کچی تریش هەیە بەشداری وێنەکێشان و خۆڵی وێنەکێشانیان کردووە بەڵام وەکو ئێمە خۆمان یەکەم کەسین کە پێیجمان داناوە لە شاری بە قەزای شارە زۆر یەکەم کەسین پێیجمان داناوە و کاری فرۆشیاری وێنەکانمان کرد بۆ وێنەی ڕەشوسپی قەڵەمی تایبەت بەکارهێنین قەڵەم و لاستیک و تەخمی تایبەت بەکارهێنین بۆ وێنەکانمان بۆ وێنەی بۆیەش ئەلوان مایی ئەگریلک بەکارهێنین و بۆیە زیتیش بۆی تایبەت بەکارهێنین خێزانەکانمان زۆر پشتگیریان کردوین پاڵپشتێکی تاوامانن هەموو پێداویستەکانیان بۆ دابین کردوون و لە شوێنێکیش ئەگەر داواکاریەک شتێک هەبێ ڕێگریمان لێ ناکەن لە ماڵەوە وێنەکان دروست دەکەین بە حەکمی لەبوونی شوێنیانی ژوورێکی تایبەت شوێنێکی تایبەت هەمیە بۆ ئیشکردن لە ماڵەوە وێنەکان دروست دەکەین و ئەگەین نووسیان بەڵام بۆ ئیشی دیوار ئەچینەوە شوێنەی کە پێویست بە ئیشی دەکەین هەتیشمان سەر دیوار کردووە مەکتەبێکی توقاتمانڕەم کردووە مەکتەبێکی تری ژووری پۆلیەکەکان داوایان کردبوو کە وێنەی مناڵیان بۆ دەکێشین وێنەی کتێبی زانست و کۆردی وەشتانە ئێمە بۆمان کێشاون و لێ ڕازی بوون شتێکی خۆبەخشیمان کردووە بەڵام ئێستا ئیشی خۆبەخشی ناکەن لە ڕووی مادیەوە بۆ ئێمە زۆر باشە بەس ئیتر ماندووبوونێک و کاتێکی زۆریش پێویستە پێیان بۆ کەسانی کە خولەی وێنەکێشانیان هەیە خۆشیان بەهرەکەیان تایە ئەگەر مەجال نییە لە بەشەکە بخوێنن کە ئێستا ئاسانکاری زۆر زۆرە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە یوتیوب هەیە ئەتوانن لێەوە سوودی لێ بگرین و سەرەوە بەهرەکەیان بدەن ئێمە 6 پێشانگەی هاوبەشمان کردوێتەوە لەگەڵ چەند گەنجێکی ترە و 2 پێشانگەی تایبەتیشمان کردوێتەوە تەنها ئەم دوانەمان بووین لەمە دوای ئینشاڵڵا هەر بەردەوامە بین و بەرەو باشتر ببین ئێمە لەم ئاسایە ناوەسین ئینشاڵڵا بەردەوام بین هەتا بین بە ئاستێکی باش زیاتر گەنجانن بە زۆریش کوڕانن هەم لەبەر ئەوەی ئاستی دارایی مادیان لەسەر خۆیانە کچانیش کە داوایەکان ڕازی نابن پۆست بکەین چونکە ئەڵێن وێنەکە شەخسیە خۆستاکە بڵاو کرێتەوە